نام فازل پاڵەوانە کوردەکەی یاری هونەرە جەنجەکان ئەمڕۆ بەیانی بە کاتی کوردستان کە دەکاتە شەوی ڕابردوو بە کاتی ئەمریکا بردنەوەیەکی دیکەی تۆمار کردو جارێکی دیکە ئاڵای کوردستانی بەرز کردەوە و بەڵێنەکەی خۆشی بردەسەر. نام فازل لە مەیامی لە ئەمریکا بەرامبەر بە یاریزانی بەرازیلی پاڵەوانی کیک بۆکسینگ و مواتای بەرازیلی گوێلێرمۆ پاستۆس توانی سەرکەوتن تۆمار بکە و زۆر بەباشی شەڕێکی جوان لەگەڵ کردو توانی لێی بباتەوەوە وەکو کوردەواری خۆمان دەڵێن تێک و پێچیشکان. چونکە ئەم یاریزانە لە ڕۆژی پێش یاریەکەیان لە پریڤیو پێش یاریەکە دیارە سوکایەتی بە نامۆ کردووە قسەی پێگوتووە بۆیە نامۆ زۆر تووڕە بوو بڕیاریدا بووکە بە شێوەیەکی زۆر باش لێ بدا بۆیەش لەو ڤیدیۆیەکە پێش یاریەکە بڵاوی کردەوە بەڵێنی دابووکە ئەو یاریزانە بەرازیلە تێک و پێک بشکێنێ و لێ بباتەوە. نام فازل لە سەرکەوتنەکانی بەردەوامە لە دنیای هونەرە جەنجەکان و خۆی پاڵەوانی موایتای و کیک بۆکسینگە و درێژە بە ئەنجامە باشەکانی دەدا و سەپۆرتێکی باشیش دەکرێت لەلایەن جەماوەر و هاندەران و هەروە میدیاشەوە چونکە یاریزانێکی زۆر بەهێزە. وردەکاری زیاتر لەبارەی سەرکەوتنەکەی نامۆ لە 1964 دۆتکەی ئاردی بخوێنەوە.